لە درێژەی هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردن بۆ سەرخستنی لیستی ژمارە 285 کۆمەڵی دادگەری کوردستان ئەنجومەنی چوارقوڕنەی کۆمەڵ دەستی بە بانگەشە کرد. بەرپرس و کادیرانی کۆمەڵ دەڵێن سەرمان بەرزە و شانازی دەکەین بە کاندیدەکانی لیستی 285ەوە کە کەسانی شایستە و بەتوانان و چاوەڕێی سەرکەوتن و کاری باشیان لێ دەکەین. سەرجەم ئەو کاروبارانی کە پێویستە بۆ مەسلەی هەڵبژاردن و هەڵمەتی هەڵبژاردن ئەلحەمدوللا وەکو پێویست جێبەجێمان کردووە. ئەمڕۆژ ئەم شەویش کە دەبینی ئەو کۆبوونەوە دەکەین ئەلحەمدوللا کە کۆمەڵی کادیری بەرچاو لێرە ئامادەیان دەربڕیوە و خوا پشتیوان بە ئیزنی خوای گەورە لەمە دووە بە گەرمەبۆرتر بە ئیزنی خوای گەورە دەست بە کاروبارەکەمان دەکەین. بۆیە واش دەزانم وەکو خوا دەفەرمێ هەل جەزاء الإحسان الإحسان، پاداشتی چاکە هەر چاکە نییە. ئەمە بەڕاستی چاوەڕوانین لە ئەندامانی خۆمان لە خەڵک لە جەماوەر کە بەڕاستی بەر بەو هەموو ناحەقیانە بگرن کە خەڵکێک بەڕاستی چۆن دەڵێ زەخت و فشاری کردوتە سەر خەڵک، بۆیە چاوەڕوانی پشتیوانمان بن. ئەندامان و لایەنگران پاڵپشتی و پشتیوانی لیستی 285 کۆمەڵی دادگەری دەکەن و ئومێدیان هەیە کە کۆمەڵ لەم هەڵبژاردنەدا سەرکەوتنی گەورە بەدەست بهێنێت و هاوشێوەی ڕابردوو خەڵکانی بەتوانە بنێرێتە ئەنجومەنی نوێنەرانی عێراق. بەدەوام چوونێکی باشەیە بۆ کاندیدانی کۆمەڵ، چونکە هەمیشە کاندیدانی کۆمەڵ کوالەتیان بەرزە جیاواز لە کاندیدەکانی تر. کۆمەڵ بە ژمارە نییە، بە ژمارەی کورسی نییە، بەڵکو بە کوالەتی کاندیدەکانی سەرمان بەرزە. سوپاس بۆ ئەوەی کە تاکو ئێستاکانە کاندیدەکانی کۆمەڵ کردویانە خەڵکێکی کاندیدی زۆری هەیە یان ژمارەی زۆری پەرلەمانتاری هەیە نەیتوانێت بۆ ژمارە زۆرە بەقەت کاندیدێکی کۆمەڵ جێگای خۆی هەبێ. ئێمە وەک گەنجانی کۆمەڵی دادگەری پشتیوانی و پاڵپشتی خۆمان ڕادەگەینین بۆ خزمەتکردن و سەرکەوتنی ئەو لیستە و دڵنیاین لە کاندیدەکانمان و پێشینیان هەیە کە خزمەت دەکەن کە مەسلحەتی خۆیان مەسلحەتی شخصی خۆیان بەکار ناهێنن، خزمەتی میلەت و ئیش و کاری وڵات و نیشتمانی خۆیان پێش دەخەن. کۆمەڵی دادگەری کوردستان مێژوویەکی پڕشنگداری لا نوێنەرایەتیکردنی خەڵکی کوردستان لە بەغداد هەیە و هەمیشە کەسانێکی ناردووەتە ئەنجومەنی نوێنەران کە بەرگریکاری ڕاستەقینەی مافەکانی خەڵک بوون. پێچەوانەی لایەنە دەسەڵاتدارەکان کە دەیان ساڵە بەغداد بۆ دەستکەوت و پارە و پلە و پۆستی شەخسی و حیزبی بەکار دەهێن و نەیانتوانیوە سادەترین مافی هاوڵاتی هەرێم کە موچەیە دەستەبەر بکەن. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، ناحیەی چوارقوڕنا.